بەڕێزان کارەکانی کۆنگرەی پارتی تا ئێستا بەردەوامە هەر لەسەر ئەم پرسە گفتوگۆ لەگەڵ بەڕێز دکتۆر سۆرانعەلی مامۆستای زانکۆ و شارەزا لە یاسا و دەستور گفتوگۆی لەگەڵ دەکەین کە لە ستودیۆی کوردستان 24 ستودیۆی ناوەند لەگەڵ ئێمە میوانە. دکتۆر بەخێر بێیت. هەر حزبێک لە جیهاندا ینی کۆنگرەی هەیە، کۆنگرە دەبەستێت وەکەوەی ئێمە بەرچاوڕوونیشین ئەو حزبانی کە لە هەرێمی کوردستاندا هەن بەپێی سیستەم و پەیڕەوی تایبەت بەخۆیان چەند ساڵ جارێک کۆنگرە دەبەستن. ضرورەتی کۆنگرە چییە؟ بەناوی خی گەورە سوپاس و بەڕێستان و سڵاو لە بینەران. دیارە شتێکی نکۆڵی لێ نەکراوە، هەموو حزبێک هەدەفتیایە گەشتنە بەدەسەڵات. ئەسڵ و فەلسفە لە گەشتن بەدەسەڵاتە متمانە وەرگردنی هاوڵاتیانە، متمانە وەرگردنی گەلەکەیەتی بۆ نوێنەرایەتیکردنیان لە حکومڕانی و فەرمانڕەواییدا. ئەمە سادەترین مانای بنەماکانی دیموکراتیە بۆ گرتنی دەسەڵات. هەڵبەتە حەزب ئەو ئەداتەیە کە لە نێوان هاوڵاتیان و لەلایەن حکومڕانیەوە نێوەندگیری دەکات تاکو دەگاتە ئاستی حکومڕانی و فەرمانڕەواییکردن و بەڕێوەبردننی و ئیدارەدانی دەوڵەت. کاتێک کە باز لە حزب دەکەین وەکو ئەداتێک پێش ئەوەی بگاتە دەسەڵات پێویستە ئەم شەرعیەتە لە نێوخۆی خۆدیشە دروست بکە و لە فترەی زەمەنی هاوکات بە یاخود نزیک و هاوشێوە بە فترەی حکومڕانی نوێ بکاتەوە و ئەم متمانە نێوخۆی خۆی ئەزمونەی بگوازێتەوە بۆ متمانەی نێوخەڵک و کۆمەڵگاکەی خۆی. بە مانایەکی تر کاتێک یەکێک لە سادەترین بنەماکانی حکومڕانی ئەوە بێت کە متمانە لە خەڵک وەربگرێ و خۆی نوێ بکاتەوە حکومڕانی لە چەند ساڵێکی دیاری کراودا کە مش بەپی ئەزمموی وڵاتان دەگۆڕێ لە 4 ساڵ جارێکدا یا 5 ساڵ جارێکدا لە دەسەڵاتی جێبەجێکردن بێیان دەسەڵاتی یاسادانان بێ. پێویستە ئەو حزبەی کە دەگاتە دەسەڵات ئەزمموی نێوخۆی خۆشی ئەم کارەی پراکتیزە کردبێ لە ڕووی یاسایی و لە ڕووی سیاسیەوە و ئەندامەکانی خۆی پێڕاهێنابێ پێش ئەوی حکومڕانی خەڵک بکەن لە ڕووی حزبیەوە بۆ خۆیان گەشتمێتنە ئاستێک متمانەی نێوخۆییان هەبێ و خۆیان نوێ کردبێتەوە و گەشت بێتن بە ئاستێک قبوڵی دەسەڵاتکردنی دەسەڵات بکەن و پێیان کارێکی سەرەکی بێ و ئەساس بێ و هەدەف بێ بەوەی کە متمانەی خەڵکی و شەرعیەت وەرگرتنیان لە هاوڵاتیان هەمان ئەزمموی نێو حیزب بێ بۆ ناو دەوڵەت. باشە کەواتە بەنزیکترین نمونە کە ئێستا پارتی لە کۆنگرەدایە پارتی تا چەند توانیوێتی ئەوە بکات؟ ئەگەر تەمەنی پارتی دیموکراتی کوردستان هەژمار بکەین بە ساڵەکان و نێوانی هەر کۆنگرێک بۆ کۆنگرەیەک ژمارەیەکی بیرکاری وەرنەگرین بڵین چەند ساڵێک و هەمووی هاوشێوی یەکتر بن، چونکە ئێمە بێ و ڕاستیمان لەبەرچاو بێت دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستان هەتاکو ئەم وەختە ئەو پێوەری کە دەڵین بۆ حکومڕانی ڕەنگە یەکسان نەبێ لەگەڵیان، چونکە لە فترەی دامەزراندنی سەرەتاییەوە فترە و مەرحەلەی شۆڕژگێڕی بووە نەک فترەی حکومڕانی بووە. لە ساڵی 1992ەوە پارتی دیموکراتی کوردستان گەیشتووەتە ئاسێک حکومڕانی ناوچەیەکی دیاریکرا و کاوەکو هەرێمی کوردستان و پاشان بەشدار بێ لە حکومڕانی و ئیدارەدانی دەوڵەتی عێراقدا. بە کۆی تەمەنی پارتی دیموکراتی کوردستان کە 76 ساڵە ئەمە 14هەمین کۆنگرەیەکە بەستوێتی، کەواتە یعنی نزیکەی بۆ هەر 5 ساڵ جارێک کۆنگرەی تێدا بەسراوە کە ئەمە هاوکاتە بە پێوەرە نێودەوڵەتیەکان بۆ حکومڕانی و دەسەودەستکردنی دەسەڵات لە زۆربەی زۆری دەوڵەتاندا گۆڕانکاری لە حکومڕانیدا لەسەر ئاسی یاسادانان و جێبەجێکردن چی بۆ سەرۆکایەتی دەوڵەت بێ چی بۆ یاسادانان بێ چی بۆ پێکهێنانی حکوومەت بێ فترەیەکی نزیک لە 4 ساڵ تا 5 ساڵ هەیە ئەویش بەپێی ئەزممون و بەپێی پراکتیزەکردنی جۆری یاخود گونجاوی لەگەڵ سیستەم و بارودۆخی سیاسی وڵاتەکەدا. کەواتە ئەگەر بێت و بە شێوەیەکی ڕێژەی وەربگرین کۆی هەموو تەمەنی پارتی دیموکراتی کوردستان هەتاوەکو ئێستا و بە بەراوردکردنی بە ساڵەکانی دەسەودەستکردنی دەسەڵات ئەگەر بۆ وڵاتێکی سەقامگیر لە حکومڕانی بێت تا ئێستا لە ستاندار تێنەپەڕیوە. جگەلەوەی ئێمە ئەبێ ئەوە بەرچاو بگرین کە فترەی کۆنگرەی پێشوو بوو ئەم کۆنگرەیە زیاتر لە 10 ساڵی خەیان ئەمەش چەند بارودۆخێکی سیاسی و هەندێکیان بارودۆخی تەندروستی بۆەوەی چەند ساڵی پێشوو زانیمان. لەبەر ئەوە پێویستە ئێستەوەکەوەی کە ئیقرار کراوە لە پەیڕەوی نوێی پارتی دیموکراتی کوردستاندا 5 ساڵ دیاری کراوە، کەواتە ئەگەر 4 ساڵ تا 5 ساڵ بێ پێویستە پارێزگاری لێ بکرێ بۆ ئەوەی کە هاوکات بێ و هاوکۆک بێ لەگەڵ ئەو ساڵانەی کە گۆڕانکاری لە حکومڕانی و هەڵبژاردن دەکرێت لە هەرێمی کوردستان و عێراقدا کە هەردووشی دیاری کراوە بە 4 ساڵ. باشە، ینی بەپێی قسەی هەم ئەندامانی کۆنگرە بێت هەم چاودێران بێت گۆڕانکاری کراوە لەم کۆنگرێدا خۆی کۆنگراوەی وەکۆی باسیشت کرد گۆڕانکاری دەکرێت. ینی پێت وایە پارتی چ شتێک دەگۆڕێت یان
بەم شێوەیە پرسیارەکەم بکەم ئەمە کۆنگرە تەواو دەبێت دوای کۆنگرە پارتی چی دەکات؟ دەبێت چەند بابەتێک چۆن ئەڵێ چەند ڕەهەندێک لە خۆ بگرێن. ڕەهەندێکیان نێوخۆیە، ڕەهەندێکیان نیشتیمانی لەسەر ئاستی عێراق و ڕەهەندێکی نێودەوڵەتیش دەگرێتەوە. ڕەهەندە نێوخۆیەکەی دەبێت ئەو ریتمە ئەو سیستەمە و ئەو ئەزمونەی کە لە حیزبی پارتی دیموکراتی کوردستان نابێنرا دەبێت بەگشتاندنی بۆ بکرێت و بکرێتە چوارچێوەیەکی یاسایی بۆ تەواوی ئەحزابەکان، نوێنەرایەتیکردنیان و شەرعیەتدانیان و تەعاملکردنیان لەسەر ئاستی هەرێمی کوردستان تەنانەت بۆ بەشداریکردنیان لە پرۆسی سیاسیشدا ببەسرێتەوە بە گۆڕانکاری و پابندبوون بە پەیڕەوی ناوخۆی پارتەکەیان تاوەکو لەگەڵ گۆڕانکاری و هەلومەرجی سیاسیدا گۆڕانکاری بەسەر پارتەکە و نێوخۆی و پەیڕەوی ناوخۆیاندا بهێنن. یعنی بە جۆرێک نەبێ کە پرۆسی سیاسی پێش حزب بکەوێ و یاخود بە جۆرێکی کا پرۆسی سیاسی ئەوەندە دوا بکەوێ پارتە سیاسەکان پێشی بکەون. لەبەر ئەوە دەبێ ئەم ڕیتمە لە خۆ نوێکردنەوە لە گۆڕانکاری لە حزبدا، لە نوێنەرایەتیکردندا، لە فەراهەمکردنی بنەماکانی بە سیاسەتکردن ئەو بنەمایانەی کە دەستور بەخشوێتی بە هاوڵاتی. کاتێک کە لە ڕێخستنی دەستوریە دەڵێ هەر هاوڵاتیەک مافی ئەوەی هەیە بەشداری لە کۆمەڵی سیاسی لە حزبی سیاسی بکات، دەبێ ئەمە لە ئەرزی واقعا ببێنرێ و هەروەها لە قانونی ئەحزابی عێراقیدا باز دەکات دەڵێ ئەبێ ئەو گۆڕانکاریانە و هەڵبژاردننی قیادە و سەرکردایەتی حزبەکان بە ئالیاتی دیموکراتی و بە میکانیزمی دیموکراتی بێنە سەر حکم لە چوارچێوەی حزبەکەی خۆیاندا، دەبێ ئەمانە تەعمیم بکرێت بە یاسا جارێکە لە هەرێمی کوردستاندا التیزامی پێوە بکرێت. ئەمە گرنگیەکەی نەک لە ناو هەرێمی کوردستاندا دەگوازێتەوە بۆ عێراقیش، چونکە دەمە دەزانین پارتەکانن ئاراستەی سیاسی حکومڕانی دیاری دەکەن، پارتەکانن سیاسەتی دەوڵەت دیاری دەکەن و لە هەر ئەسەر ئەم ئەساس و بنەمایەشە لە ئاسی نێودەوڵەتیدا وڵاتان چاودێری ئەوەکەن بزانن کام پارتی سیاسی لە حکومڕانیە بۆی پەیوەندیەکانی خۆیان و جۆرێک لە تەعاملی خۆیان لەگەڵ ئەو دەوڵەتە بنیاد بنێنەوە لەسەر بنیاتی یاخود لەسەر ئەساسی ڕوئیای سیاسی ئیدارەدانی دەوڵەت لای ئەو حزبەوە. چی بە زۆری بە پەیوەندێکی باش بێ یاخۆ دوورکەوتنەوە بێ لە پەیوەندی سیاسیەکان. سەبارەت بۆ پرسەی ینی پەیوەندی وڵاتان لەسەر ئاستی باڵاش بۆ پارتانی کە هەیە لێرە شتێکت بیرهێنامەوە بەر لە کۆنگرە لەگەڵ ئەندامشی سەرکردایەتی پارتی قسەم کرد هەر لێرە گوتی بەرپرسانی باڵای وڵاتان هەم لە عێراق هەم لە ناوخۆ هەم ینی وڵاتانی دیکە پرسیارمان لێ دەکەن دەڵێن ئێوە بەتەمان چی بکەن، ینی پارتی بەتەمایە چ شتێک بکات لەم کۆنگرەیە. پارتی ئەوەی کە بەتەمایە چ شتێک بکات لەم کۆنگرێ ئەمە ناکەمە پرسیارێک دیوەکەی دیکە دەکەمە پرسیارێک بۆچی وڵاتان لەسەر ئاستی باڵا عێراق هەم ناوخۆش ینی چاوەڕێی نەتیجە و ئەنجامی پارتین لە کۆنگرەداکە چی دەکەن، بۆچی ئەم چاوەڕوانی هەیە لە پارتی؟ حقیقەتێک کە بوو کە پێشتر ئێمە ئاژەم پێکرد دەوڵەت بریتە لە بەڕێوەبردن و ڕوئیایەکی دیاریکراو بە تایبەتی لە چوارچێوەی ئەو بەرەنجامە حکومیەدا کە داخلی متمانەی دەسەڵاتی یاسادانانە بێ و دەسەڵاتی یاسادانانیش متمانە وەرگراوی تاکتاشی هاوڵاتیەکانە. بەڵام ئەم بەرنامەجە سیاسیە ڕوئیای ئەحزابە، ڕوئیای سەرکردەوی پارتە سیاسیەکانە کە بەشدارن لە حکومڕانیدا، بۆیە بەردەوام لە ئاسی نێوخۆی و لە ئاسی ئیقلیمی و لە ئاسی نێودەوڵەتیدا بە گرنگیەوە دەڕوانە ئەوەی کێن ئەوانەی کە ڕوئیای سیاسی وڵاتەکە ئاراستە دەکەن و یاخود تەبەنی سیاسەتێکی دیاریکراوی دەوڵەت دەکەن. ئەمە وازەحە کە پارتە سیاسیەکانن کەواتە بەر لەوەی باز لە ئیدارەدانی دەوڵەت بکەن وڵاتان چاودێری ئەو پارتە سیاسیانە دەکەن کە زۆرترین متمانەی خەڵکیان بەدەست دێنن تاوەکو دەگەن بە دەسەڵات بۆ لەبەر ئەوەی کەوا ئەوان لەسەر ئەو ئەساسی ڕوئیا سیاسی ئەوان لەسەر ئەو بەرنامەجە سیاسی ئەوان کەوا هەیانە پێشتر بۆ حکومڕانی خۆیان ئامادە دەکەن چی بە بابەتە ئەرێنیەکەی بێ و چی بابەتە نەرێنەکەی بێ. بنمونە زۆر لە وڵاتان هەیە لە ئیدارەی لە انتخاباتی ئەمریکادا لە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا چاوەڕێن کام حزب لەو دوو حزب دیاری ئەمریکا حکم دەگرێتە دەست چونکە سیاسەتی هەریەک لەو حزبانە بە ئاراستەیەک دەبێ بەرامبەر هەریەک لە دەوڵەتەکان. بەگەر بێت و ئەم ئەزمونە ڕێک بەراورد بکەین بە هەرێمی کوردستان دەبینرێ لە هەرێمی کوردستاندا لە ساڵی 1992 تا ئەم ساتە وەختە
ئەرکی سەرەکی بەڕێوەبردننی سیاسەتی هەرێمی کوردستان لەسەر ئاسوی پارتی دیموکراتی کوردستاندا و لەسەر هەر سێ دامەزراوە سەرەکیەکەی فەرمانڕەوایی لە هەرێمی کوردستان چی لەسەر ئاسی هەرێمی سەرۆکایەتی هەرێمی کوردستان چی لەسەر ئاستی دەسەڵاتی جێبەجێکردن لایەنی دووەمی کە حکوومەتە کە تەبەنی ئیدارەدانی فعلی دەوڵەت دەکات چی لەسەر ئاسی یاسادانانە لە فراکسۆنە سیاسەکانی پێکهێنەری دەسەڵاتی یاسادانان و چی لە دەنگە متمانە پێکراوەکانی نێو خەڵکە لەبەر ئەوە گرنگە هەموو لایەک لایەنە عێراقیەکان کە مامەڵەیەکی فەرمی لەگەڵ هەرێمی کوردستاندا دەکەن چاوەڕێیانە لەم گۆڕانکاریانەدا مامەڵەی داهاتوویان چۆن بێ لەگەڵ پارتێکدا کە لووتکەی دەسەڵاتی هەرێمی کوردستانی بەدەستەوەیە لایەنێکی تری ئەگە تەواوی بکەم لایەنێکی تری ئیقلیمیشدا چاوەڕێنیان چونکە ئەم پارتی سیاسی پارتی دیموکراتی کوردستان وەک پارتی سەرەکی پێکهێنەری حکوومەتی عێراقی لە دوای 2005ەوە دیاریکرا و ناسراوە و زۆرترین دەنگی هاوڵاتیانی کوردستانی متمانە پێدراوە لە عێراق تەعاملی لەگەڵدا دەکات و مؤسساتی هەرێمی کوردستانیش لەگەڵ عێراقدا کاتێ مامەڵە دەکات لەلایەن ئەو کەسانەوە مامەڵی لەگەڵدا دەکرێت و تەعاملی لەگەڵا دەکرێت و بنیاتی مامەڵی فەرمی لەگەڵا دەکرێت کە نوێنەرایەتی پارتی دیموکراتی کوردستان دەکەن لە ڕووی هاوسەنگی انتخابیەوە. زۆر باشە. ینی ئەگەر ڕای تۆ وەربگرم وەکو مامۆستایەکی زانکۆ و شارەزا لە یاسا و دەستور ینی وەکۆی کە پەیڕۆ پرۆگرامەکەش نەزانیت ینی تا ئێستا ینی ئەوە دیاری نەکراوە بڵاو نەکراوەتەوە بەڵام پێت وایە کە پارتی دوای کۆنگرە دەبێت چی بکات هەم لە ڕووی ئیدارەدانەوە هەم لە ڕووی سیاسی و هەم لە ڕووی ئاسی ناوخۆ و دەرەوەشەوە ڕاستەکەی تا ئێستا ئیتڵاعم نەبوو بەسەر پەیڕێونەوەی کە ئێستا ئیقرار کراوە بۆیە باشتر وایە کە وردەکارێکی سێر بکرێت بەڵام ئەوەی کە تەوەقوع دەکرێت بۆ چوونی خۆت ئەوەیە یەکەم شتێک کە ئەوەیە کە ئەم ئەزمونەی کە لە حزبیدا پیادە کرد پراکتیزەی کرد لەوەی کە حەقی خۆپاڵاوتن مافی پاڵاوتن و مافی هەڵبژاردن و بەشداری سیاسی و ڕەخساندنی هەلی یەکسان بۆ ئەندامەکانی لە پرۆسەیەکی شەفافدا کە نزیکەی زیاتر لە 45 ڕۆژی خایەن ئەم نوێکردنەوە سیاسیە ئەزمون بکرێت لەسەر ئاسی نەخۆی ئەمە بگوازرێتەوە بۆ دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان بۆ لە مختەشا ئەوە دەڵێم چونکە پەرلەمانی کوردستان وەک چۆن ئێستا دەڵێن درێژکردنەوەی هەبێت و بە یاساش تێپەڕیوە ئەزمموی خۆ نوێکردنەوەی خۆی لەگەڵ ئەوەدا کە هیچ ئیلزامێکی وەقتی دیاریکراوی پێدا نەبوو پارتی دیموکراتی کوردستان خۆی پێ هەڵسا باشوار ڕێک ئەم ئەزممونە داخلی پەرلەمان دەکرێت بۆ نوێکردنەوە و هەروەها ئەم ئەزمموی تەرشیح و هەڵبژاردن و پاڵاوتنە جارێکی کە نموزەجەکە بە عێراقیش بدرێت لە ئاسی عێراقیشدا بڵێن ئەو پارتی کەوا دەتانەوێت مامەڵی لەگەڵدا بکەن بنەماکانی دیموکراتی لە ئەساسە لا مەبدەە لەبەرەوە دەمە دەگوازینەوە بۆ نموزەجی حکومڕانی لە عێراقدا و ئەساسی دەنگدان لە عێراقدا ببێتە ئەساسێک بۆ بنیاتی حکم و ببێتە ئەساسێک بۆ ڕێزگرتنی تاکتاشی هاوڵاتیان. بەڕێز دکتۆر سۆران عەلی مامۆستای زانکۆ شارەزا لە یاسا و دەستور زۆر سپاس مادەمان کردیت دکتۆر.